ژەمێکی تەندروست هەڵببژێرین. مامۆستا سڵاو لێبێ. سڵاو لێوەش. سپاس بۆ تۆ کە لەگەڵمانیت. یەکەم پرسیار حەزەکەمەوە دەست پێ بکەین، یعنی کە هەندێک لە توێژینەوەکانە بەرچاوکە یاخۆت سێرج بۆ بابەتێک بکەیت تایبەت بە نانی بەیانی باز دەوا کرێت کە نانی بەیانی بە گرنگترین ژەمی ڕۆژدا ئەندرێت. بۆچی؟ بەڵێ بەتاکید لەبەرێکە تۆ سەرەتای ڕۆژ کە لە خەو هەڵەسی هەموو کارە ئەندامیەکان کارەبایەکی میسرەکانی لەشی جەنابەت لەو پڕی ئامادەباشی هەیە و هەموو ستایلی ژیانی ئەم ڕۆژوای لاتووە کەسەکان یا ئیشەکات یا کارمەندە یا مامۆستا یا دەوامی هەیە کەوابوو سەرەتای ڕۆژ پێکهێنەری هەموو ژەمە سەرچەکانی دریش بەدەی خۆی هێنێ. یعنی چی ئەم قسەیە؟ واتە کلیلی ڕۆژەکە بریتێ لە نانی بەیانی. ئەگە نانی بانی تەندروست بێ ڕێک و پێک بێ بە بڕی پێداویستی لەشی خۆت لە پێکهێنەرە سەرچەکانی خۆراک کە کاربۆیدرات و پڕۆتین و چەوری و ڤایتامینەکان و ئاوە وەربگری من زمانی ئەوت بکەم کە ڕۆژێکی زۆر باش بەڕێوە بێ. چکە تەرەکردنی سیستمی تەرەکردنی ژەمی بەیانیان لە لای هەنێک کەس کەم و کورتی دواخستن پێشخستنی ژەمەکە تەسی لەسەر ژەمەکانی تر و لەسەر کارە و چالاکی ئەو کەسە دروستەکە. ڕاستە. باشە لە نانی بەیانیە ئەو سفرەی کە ئامادەیەکەین پێم خۆشە لە ڤیتامینەکانەوە دەست پێ بکەین. چ جۆرە ڤیتامینەکە بێ لە خواردنەکانمانە؟ باش ڤایتامینەکان لە ڕۆزانستێکەوە دابەشە بنە سەر دوو باب. ئۆیڵی سۆڵەبڵمان هەیە لەگەڵ وۆتەر سۆڵەبڵ. ڤایتامینەکان مەجموعەیشان A و D و جەماعەتەکەیەتی کە لە ڕۆ ناتوێنەوە ڤایتامین B و C و ئەمانەش لە ئاواتوێنەوە. ئێمە گەرمانەوێت سوود لە هەموو ڤایتامینەکانی ژەمی بانی وەربگرین شێوازی ئامادەکردنی خۆراکەکە زۆر گرنگە. بۆ نمونە ئەگەر ئێمە بمانەوێت سوود لە ڤایتامینەکانی ناو زەردێنە و سپێنەی هێلکە وەربگرین زۆر کوڵاندن یا زۆر سوورکردنەوەی لە بەهای خۆراکەکەی کەمەکاتەوە. هەروەها ئەو سەوزانی کە دائەندرێت با بڵین تەماتە، خەیار، جێزەر، بیبەر، بڕۆکلی، قەرنابیت، کەلەرم ئەمانە ئەبێ بە فرێشی ئامادە بکرێ پێویست بە کوڵاندن و بە سوورکردنەوە و بە بەرژاندن ناکە. بۆچی؟ لەبرێکە تۆ لە بەهای خۆراکیەکەی کەمەکەیتەوە. بیریشمان نەچێت ڤایتامین بیەکان B1 B2 B6 B12 نایەسین و پارادۆکسین و ئەو ناوەزانستەکانیەتی ئەمانە کە ئێمە وەریانەگرین لە بابەتی سپیایەکانە لە بابەتی هێلکەیە لەگەڵ شکێنەرەکان گوێز و جەماعەتەکەیە وا باشترە بە فرێشی وەربگیرێ چونکە ڤایتامین بیەکان بڵەت فلۆواتە تەوژمی خوێن زیاکەن. دروستە؟ ڤایتامین سیمان هەیە کە لە تەماتە و خیار و بیبەری شیرینە وەرەگیرێ وا باشترە بە ساقی خۆی چۆن ئاواوەری بگرین. ڤایتامین سی کردداری ئەنتی ئۆکسیدانتان نەکرێتەوە نەکڵێن هەموو ئەوانە وەکو خۆی وەربگیرێ. وڵێ خۆی باشە ئەم سینەی کە لەبەر دەستی ئێمەیە ئەتوانین بڵین خواردنێکی نانێکی بەیانی تاو کوردەواریە ماستە گوێزە چەندین جۆری پەنیرە ئەمە پێم وا بێ سێرێژ و لۆرکە بەڵێ ئەوەیان مرەبای گێزەرە. پێم خۆشە باسێک لە تێکەڵکردنەکەی بکەین. بۆ نمونە ئەگەر تۆ قاپێک ماستی گامێشەیە بێ کە ڕێژەیەکی زۆر چەوری لە هەمان کاتە قاپێک قەیماغیشە هەیە. هەندێک کەسمان هەیە یاخود زۆری نەمان ئەم جوانە لە ژەمی بەیانیان تێکەڵەکەین. دروستە؟ باش ئەگەر ئێمە لە ڕۆزانستێکە و سەری پێکاتی سپیایی بکەین هەمووی لە یەکسەر چاوەڕێگیرە کێ؟ شیر. لە شیر ماست و پەنیر و هەموو ئەوانی کە باسمان کە دروست دەکرێت وایە؟ تامەکانی جیاوازە. ئەگەر ئێمە بێت و ئیش لەسەر وەرگرتنی بەها خۆراکیەکان بکەین شیر لە هەمیان باشترە. لە دوای شیر هەیەڵە شیرم پێ ناخورێ ئەکرێ مەبەستم لە شیری فرێشە شیری تەڕ شیری سایل باشە تەمە شیرەکە سەرۆکی هەموویەتی و هەمووشیان لە شیر وەرەگیرە. ئەگە شیرەکەمان وەرگرت زۆر باشە شیر وەرنەگیرا بەردەست نەبوو دوای دابەزین بۆ چێ بۆ ماست. بۆچی؟ لەبەروی کە ماست مەجموعەیەکی زۆر لەو بەکتریا سوود بەخشانی تایە دەوڵەمەە بەچی بە کالیسیۆم بە مەگنیسیۆم فەرقی هەیە ماستی مەڕ بێ. ئێستا بۆ ڕوونەکەمەوە ماستەکەش تەمان ماستی مەڕمان هەیە ماستی بزن هەیە ماستی مانگا هەیە ماستی گامێش هەیە وایە تەمەن بە پێی خەستی زۆری و کەمی بەشی چەوری ناو ماستەکە تەسیل ناو شیرەکە تەسیل لە ماستەکە دروستەکە. ماستی گامێش لە هەمووی چەورترە ماستی مانگا باشترە بەڵام زۆر وەرگرتنی قەیماغ لەگەڵ سەرتوێش ئەم چەوریانە دوای ئەوەی کە ڕێژێکی زۆرت لێ وەرگرت لەگەڵیشیا تۆ نانت پێوە خوارد لەگەڵیشا چایەکی شیرینت خوارد باسمان کردو پێشتر کە سەرچاوی پێداویستی لەشی تۆ لە کاربۆیدرات لە بڕی خۆی زیاتر بێ دوای تەحویلە بێ بۆ چەوری کەوابوو زۆر وەرگرتنی قەیماغ یەکیشیان باشتر وەربگیرێ لەگەڵ یا بیریشمان نەچێ ئەمانە کە دەوڵەمەنن بە کالیسیۆم مەگنیسیۆم سۆدیۆم پۆتاسیۆم لەگەڵیشیا مکەسەراتەکان وەکو گوێز وەکو بایم ئەم دوانەش وەربگیرێ باشترە. بۆچی؟ ئەو پێکەنانی کە لە ناو جۆز و بایەمە هەیە لەگەڵ ئەمانی شیرەکەیە هەمویان بەیەکەوە چی دروستەکەن ڤارەتی واتە تەنەوە هەموو ڤایتامینەکان هەموو کانزاکان پڕۆتین بێکەوە وەرەگیرێ بە زوا باشترە شتەکان بە تێکەڵی هەمووی بەسەرێکا وەرنەگیرێ. بۆ نمونە دوو جۆر ماست یان قەیماغ و سەرتوێش بەیەکەوە وەرنەگیرێ یاوە خۆت پەنیری بزن پەنیری پێستا پەنیری گامێش بەیەکەوە وەرنەگیرێ بابەتێکیان وەربگیرێ باشترە. بۆچی؟ یعنی ئێستا لە ئەمەی لەسەر ئەم سینەیە بە یەک
بابەتیان یەک تا دوو بابەتیان وەربگری بەس بۆ مەرجەی کە تۆ سوود لە هەردوو بابەتەکە وەربگری توانین بڵێن ماستێک لەگەڵ پەنیرێکی لەگەڵ پەنیرەکە قەیماغەکە لەگەڵ لۆرەکە شیرێژەکە لەگەڵ گوێزەکەیە ئا بۆ شێوازە